بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله. يا غنبر صلى الله عليه وسلم دفرميت هر کەسێک لە ماڵەوە دەستنوێژێکی جوان و ڕێک و پێک بگرێت دوو ڕکەعات سونەت بکات لە مزگەوتی قوبا ئەوە مزگەوتی قوباە دوو ڕکەعات سونەتی لێ بکات ئەو دوو ڕکەعات سونەتە بۆی بە یەک عومرە حیسابە ئەو مزگەوتە کە مزگەوتی قوباە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە لە مەکەوە تەشریفی هێنا بۆ مەدینە چەند ڕۆژێک لێرە کە مایەوە لەو باغەیە مایەوە دوای ئەوە یەکەم ئیشی ئەوە بوو لەو چەند ڕۆژانەدا کە مایەوە ئەو مزگەوتەی دروست کرد کە مزگەوتی قوباە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی هەر کەسێک بێت بە ئیخلاصیەتەوە دوو ڕکەعات سونەتی تێدا بکات وەکو ئەوەی وایە کە یەک عومڕەی ئەنجام دابێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو مزگەوتەیە زۆر خۆشویستووە. ڕۆژانی شەممە بە پیادەیی و بە سواری هاتووە لێرە نوێژی تێدا کردووە و ئێمەشی هەنداوە بۆ ئەوەی کە نوێژ لەو مزگەوتەیەدا بکەین. یەکەمین مزگەوت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دروستی کرد ئەو مزگەوتی قوباە بووە. ئەوەش پلە و پایە و گەورەیی مزگەوتمان پێ دەڵێت کە یەکەم کاری پێغەمبەر صلی الله عليه وسلم چی بووە؟ بریتی بووە لە دروستکردنی مزگەوت. ئەوەش ڕەحم و بەزەی خوای پەروەردگارە ئێمە دێین دوو ڕکەعات سونەت لەو مزگەوتەیەدا دەکەین بۆمان بە ئەجری یەک عومرە حیسابە. خوای گەورە دەیەوێت لێمان خۆش بێت، خوای گەورە ئێمەی خۆش دەوێت. دوو ڕکەعات سونەت دەکەین وەکو ئەوە یەک عومڕەمان ئەنجام دابێت، خوای گەورە بۆمان بە ئەجر و پاداشتی عومڕەیەک دەنووسێت. ئێمەش ئەوڕۆ لە خۆشەویستی ڕەسوول الله صلی الله عليه وسلم هاتین ئەو مزگەوتەمان بەسەر کردەوە کە پێغەمبەر دروستی کردووە و لەبەر خاتری خوای پەروەردگار دوو ڕکەعاتمان تێدا کرد. ئینشاءالله خوای گەورە لێمان قبوڵ کات و بمان بە عومڕەیەک حیساب کات. خوای پەروەردگارش ئەو عومڕەیەمان لێ قبوڵ کا و بیکاتەمای سڕینەوەی گوناه و تاوانەکانمان و لێمان خۆش بێ و عاقبەتمان خێرکا و لەگەڵ ئەو پێغەمبەرەمان حەشر کا صلی الله عليه وسلم کە ئەو مزگەوتەیە دروست کردووە و پەیامی خوای پەروەردگاری بۆ هاتووە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.